بناوی خی گەورە و میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسی دواکەوتنی موچە لێکەوتەکانی و ئێستا بایکۆتیش دەست پێکرێتەوە بە تایبەتی لە سنووری پارێزگەی سلێمانی و بەغداد بە قسەی وەزارەتی دارایی عێراق بێت کە دوێنێ ڕووکردنەوەیدا و موچەی مانگی 11شیان نردووە کە 630 ملیار دینارە بەڵام تاکو ئێستا نازانرێ کەی دەست بە دابەشکردن دەکرێت و باز لە دۆخی سیاسیش دەکەین لە پەرەکانی بەردەم پێکێنانی حکومت و زیاتر لە 2 ساڵێکی ئەم حکومەتە ئێستا حکومەتێکی ماوە بەسەر چووکار بەڕێکەرە کە حکومەتی نوێی لەدایک دەبێت و بۆ پەرلەمانیش کە لە 2012ەوە کۆبوونەوەی کورتاکو ئێستا هیچ هەڵوێستێکی نییە لەبارەی موچە هەڵبژاردنەسی سەرۆکایەتی لەبارەی کۆمەڵێک پرس کە تایبەتن بە ژیانی هاوڵاتیانەوە ئەم پرسان لەگەڵ بەرز عومەر عینایەت پەرلەمانتاری پێشووی کوردستان قسەی لەسەر دەکەین. کاک عومەر بەخێر بێن، سوپاسیان بەدەم سوپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە چیرۆکی موچەوە دەست پێ بکەین. 10 ساڵە بەردەوامە هۆکاری چێکە چارەسەرێکی بۆ نادۆزرێتەوە بە تایبەتی بۆ دوو موچەی کۆتایی ئەم ساڵیش خەڵکی کوردستان لە بەردەم چیرایە؟ وەڵاهی خەڵکی کوردستان لە بەردەم دەر زۆر سپاس بۆ جەناب و زۆر سپاس بۆ ئەو ستافە، زۆر سپاس بۆ بینێرەکانیش. سپاس دەکەین بەخێر بێ. جای من ئەم ستافە خۆشەویستانە کە کەس نایان بینێ و ئەمانە بەرەوەی کە خزمی خۆتن ئەمە سەربازی ونن، یعنی لە هەموو کەناڵەکان من بچم ئەوانە سەربازی ونن بەڕاستی جێگای تەقدیرن. زۆر ماندووە بن کەسش پێ نازانێت وەجهەکە من و جەنابتی لەبەرەوە ئەوانەش ئەبێ باز بکرێن بەداخەوە من ناوشتەکە نازانم ئەگینا ناوێت. خەڵکی کوردستان ئێستا لە بین بەرداشی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرداشی یعنی هەردوو بەردار کەوتە نێو هەردوو دەساڕەکە بەردی دەساڕەکە حکوومەتی بەغا و حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوان زۆر نابەرپرسانە ئەوانەی ینی ئەوان با بە مەلایکە نەبیبینین، ئەمان زۆر ناشەفافانە، ئەوانیش زۆر نابەرپرسانە تەعامل لەگەڵ موچەخۆرانی هەرێمی کوردستانەکە. تۆ ئەگەر ڕخنەیەکت هەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان، پێشنیارێکت هەیە لەسەری ڕخنەیەکت لەسەری هەیە، مەفروزە بێی لە ڕێگای دادگاوە لە ڕێگا ئوسوولیەکانی خۆت وەک ئیدارە محاسبەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرەکەی و وەزیرەکانی بکەیت لە ڕێگای دادگایەوە لە بەرزتایە پارە ویلایەتی سکاڵای لەسەرکە، بەڵام مافی ئەوە نییە حکوومەتی عێراقی بێ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ببڕی زەنبی مناڵێکی شەشی بیدایی زەنبی مناڵێکی تازە لەدایک بوو چییە تۆ دەی عقوبەی ئەوە دەیکەوە لە بەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵەیە کرد. ئەمە بەرداشتەکەی ئەوان، ئەمە بەردەکەی ئەوان، ئەمە بەرداشتەکەی بەغدا، بەرداشی ئەمانیش ناشەفافی و ناڕوونی و ڕادەز نەکردنی ئەو ئیلتیزام نەکردن پەیوەست نەبوون بەو مەرجانەی کە لە یاسای بودجەی عێراق هاتووە بۆ ئەو 3 ساڵی کە تەمان بۆ ماوەی 3 ساڵ بوو، ساڵی 2023 و 2024 و 2025 پەیوەست نییە پێوەی تۆ پێت ئەڵێ کاکە گیان داهاتی ناوخۆ ڕادەست بکە حی عەلە السەڵاح حی عەلە الفەلاح کاکە پێت ئەڵێم کاکە ئەمە داهاتی ناوخۆی منە فەرموو ئەوە داهاتەکەمە وەریگرن مانگانە ئەمان تا ئەم لەحزەیە پێم وایە داهاتی 3 مانگیان ناردووە هەم بەبارە کوێ بکێتەوە پێم وایە 300 مانگ 4 مانگ هەمووی ناگاتە 400 ملیار دینار. لەبەرەوە ئەو هەموو ینی ئەوانیش نەحەقیان نییە، ئەمان شەفاف نین ئەوانە و ئەم وەفدانەی ئێمەش کاڕۆن بۆ لەگەڵ ڕێزم ینی ئەم وەفدانە لەو ئاستانین ینی وەفدێک نین لێبڕابن بۆ ئەو مۆزوعە، هەندێکیانە بەرژەوەندیان هەیە، هەندێکیان بەرژەوەندیان لە بەغا هەیە، هەر ئینسانێک چووە و توێژەوە بەرام بۆ لەگەڵ بەرامبەرەکەی ئەگەر بەرژەوەندێکی تایبەتی هەبێ تۆ ناتوانی وەک پێویست داخۆکی لە داخوازێ. من هاوڕێکمە بوو پێم وتم کاکە کارێکمانەیە لای فڵانە مەسوول لای یەکی سەرۆکی لەم حیزبانە بوو هات بۆ لام وتی بم بە بۆ لای فڵانە مەسوول ڕۆ بناردم بردم لەگەڵ خۆم زۆریش حورمەتی منیە گرت. دوای ماوەیەک گوتی بەخوا ئیشەکە نەکراوە ئەوانە منیش پێم وتم تۆ کە ئەچی بۆ لای ئەو فڵانە مەسوول لە بری ئەوەی ئەو تەکلیفە بۆ ئەم هاوڕێی من بکەی ئەچی تەکلیفی $50 بۆ خۆتەکەی ئیتر بۆچی ئەمە خەیتەر ئەو مەیدانەوە لەبەرەوە گوێت لەمە نییە، گوێت لە هەدەفە ئامانج و بەرژەوەندی تایبەتەکەی خۆت. ئەمانەی ئێمەش بۆ پاراستنی بەرژەوەندەکانی خۆیان لە بەغا و ئەوانیش بۆ پاراستنی بەرژەوەندەکە خۆیان لاولێت ئەلەو بەینا خەڵکە بۆتە قوربانی هەردووکیان چاوپۆشی لەکەن چاوپۆشی لۆگە یعنی حکوومەتی عێراقی چ نابینێ ئەو هەموو تەنکەرە لە ڕێی باشماخ و لە ڕێی پەرۆزخان و لە ڕێی لە دەواازەی فیشخاپور و لە دەواازەی برایم خەلیلەوە ئەڕوا نایبینێ هۆی بینێ خۆ بە کامێرە خەڵک خەمەر سناایی و بینێ و خەڵکیش بۆێنێرێ بۆچی بێدەنگە لە ئاس بۆچی هەر فشارێ ناقاتە سەر حکوومەتی ئێرانی بڵێ کاکە نابێ نەوتی هەرێمی کوردستان وەرگری نابێ نەوتی
تورکیا بڵێ بە تورکیا بڵێ نابێت نەوتی هەرێمی کوردستان وەرگری نایکەن چاوپۆشیەکەن ئەمە لە دەرەنجامەکەی چییە؟ دەرەنجامەکەی ئەوەیە ئەوان ئێستا ئەزان حکوومەتی هەرێمی کوردستان لەژێر فشاری کۆمپانیان نەوتیەکانایە و ئەیانەیە بەم طریقەیە کۆمپانیان نەوتەکان ڕازی بکەن جارێکی کە وەک ڕۆزنەفت و وەک کۆمپانیاکانی ترکشکە ئەوەی ناوی چییە؟ کۆرمۆر لە کۆرمۆر شکاتیان لێکردن جارێکی کە نەکەونەوە زێر زەرێکی تر ئەمان بەم طریقەیە ئەو پارانەی دەستیان نەکەوێت نەوت ئەیکەن بە قوڕگی ئەوانە بەشی شێمێنێتەوە بۆ کۆمپانیەکانی خۆیان تەمان هەموو ئەو کۆمپانیانی لە هەرێمی کوردستان ئیشەکەن کۆمپانیا بیانەکان بە شێوەیە لە شێوەکان کۆمپانیەکانی ساحب بڵێن ئەوانەی دەستڕۆیشتەکانی هەرێمی کوردستان لەگەڵیانە شەریکن لەبەرەوە ئەمە بەرداشتەکەی ئەمانیشە بەردەکەی ئەمانیشە ئەمان ناڕوونن ئەمان ناشەفافن ئەمان ڕازگۆنین لەگەڵ ئەو بەڵێنانەی بە حکوومەتی عێراقیاندا و حکوومەتی عێراقیش بەڕاستی هەم چاوپۆشیەکە لە هەڵەکانی ئەمان و هەمیش بە شێوەیە لە شێوەکان سزای خەڵکی کوردستان بەس ئەوە بڵێن باسیاری هەروتان کرد بەس بۆ ئامادەنین لە داهاتی ناوخۆ لە نەوت موچە بدەن پرۆژە بکەن خۆ سفر نیە دا لەسە زیاتر لە 100 میلیۆنیان 100 میلیۆن بەرمیل لەوتیان فرۆشت لەم ساڵ ڕۆژانە زیاتر لە 300,000 بەرمیلە سوودانی لەو ماوەی لە پەرلەمانی عێراق باسی کرد قسەکەی بەڕێز و تاوا خۆی ئەو پارانەی کە دێت تەبەن بۆ معلوماتی بەڕێز لە ساڵی 2013ەوە کە ئێمە چوینە پەرلەمان باشە ینی ئەخیر قانونی بوجە پێشکەش بە پەرلەمان کرد 2013 کراوە پێش ئێمە دوای ئێمە ئیتر نەکرا لە ئەو کاتی ئێمە چوینەتە پەرلەمان تا ئەم لەحزەیە یاسای بوجە لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێشکەش بە پەرلەمان نەکراوە پەرلەمانیش نەیبینیوە کەواتە کێ ئامر و ناهی بکوژ و ببڕی بوجە کێ بکوژ و ببڕی بوجە سەرۆکی حکوومەت و جێگرەکەیەتی بڵین پارتی بۆ پارتی یەکێتی کاتر سەرۆکی حکوومەت بەڕێز مەسعود بارزانیە و جێگرەکەشی بەڕێز قوبات تاڵەبانی ئەو خواضحە ئەم بوو بەڕێزە ئامر و ناهین لەبەرەوە ئێستا ئەوان زۆر ئەڵێ لە ئاوی دەڵامە لەکەن ئەمان زۆر مرتاحن بەوەی نە پەرلەمان هەیە چاودێریان بکە نە دەستگای نەزاهە وەک پێویست ئەتوانێت مراقبەی ئەوان بکە نە دەستەی ناوی چیە چاودێری دارایی ئەتوانی وەک پێویست چاودێریان بکە چکە ئەمانە ئەم پەرلەمان لەوان گەورەترە لە ئاسی ئیداریەوە ئەم دوو دەستگایش لە ئاست خۆیان دروستکراوی ئەنجومەنی ڕاستە جۆرێک لەسەر بە خۆیان پێوە دیارە لەبەرەوە بە هیچ جۆرێ ئەمان ناتوان چاودێری ئەوان بکەن کەواتە ئەمان دێن ئەوەی مەسەڵەن وەکو بەڕێز باسی کرد بوجە بریتیە لە موچە بوجە هەنی بە عام بوجە بریتیە لە یاسای بوجە موچە پارەی ناوی چێ بەرهێنان و بەرهێنانی مەبەستی پرۆژەکانە و بەڕێخستنی هینەکان بەڕێخستنی فەرمانەکانی حکوومەت ینی خەرجی فەرمانەکانی حکوومەت ئەم سێ لایەنە لە خۆ ئەگرێ ڕاستە ئێستا ئێمە نازانین ئەوان چەندێکیان پێویستە بۆ خەرجکردنی فەرمانگەکانی و وەزارەتەکان و دامەدەستەکانی خۆیان نایزانین دەستەیەکیش نییە پێمان بڵێ کەسێک نییە چاودێریان کا بڵێ ئەوەکەی پەرلەمانتارەکانی عێراق ناتوانن چاودێری ئەمان بکەن لێرەش پەرلەمان نییە وەکو باسی چاودێری دارایی و دەستەی نەزاشم بۆ کردی لەبەرەوە بە بۆچوونی من ئەمان ئێستا پێیان خۆشە ئەم جەوە بەم شێوەیە بەردەوام بێ بۆ ئەوەی هەم نەوت بۆ تەریقەیە بفرۆشن کە باسمان کرد قازانجیان کردوێ سەرەوتی ئێستا بە تەنکردەی فرۆشن بێگومان داهاتی ناوخۆ دەخۆن ئیسە من لە دایرەکەم کولفی کولبوو کە چاودێریم نەکا ئیتر خۆم چۆنم بێ واکەم ئەگەر ویژدانم نەبێت ئەمە جۆرێکە لە بێویژدانی بۆ چوونی من جۆرێکە لە بێویژدانی بەرامبەر بە خەڵکی کوردستانیەکەن و خەمیان خەڵکی کوردستان نییە هەر هۆکارەکەشی ئەوەیە کە نایە وەکو بەڕێزت لە سەرەتای پرسەکەدا باست کردوتت بۆچی نایەن لەو پارەی کە هەیەە لە داهاتی نەوت و لە داهاتی بەڵێن داهاتی ناوخۆ بێن ئەو کەم و کورتەی کە هەیە لە موچەی موچەخۆران پڕی بکەنەوە لەوانەیە پێتەڵێ لە کاکە من بۆ خەرجی فەرمانگە وەزارەتەکان واز بین بردووە و ناهێنەوە ئیسی بۆ داهاتی ناوخۆ بەڵێ ئەوە باسێکی ترکە باسێکی ترە کە ئەو هەموو تاڵانی کە لە هەرێمیزانەکراوە سەرنجی کەش بدە تۆ جەنابەت باسی پرۆژەکانت کردی سەیری سلێمانی بکە سە پرۆژەی سلێمانی پرۆژەکانی سلێمانی هەمووی پرۆژەیەکە
بۆ بەرهێنەرەکان ئەیکەن ئەمە معاملەیەکی زۆر سەقەتە لە بەرامبەر چییە؟ لە بەرامبەر پارچەیە ئەرز کە پێی ئەدایە مۆڵەتی پرۆژێکی پێدەن ئەڵێ کاکە بڕۆ خۆی سەکێ پرۆژەی وەبەرهێنان هەرەمووی بۆ دروستکردنی شوقە و ڤێلا ئەمە ئیشەکانیانە لە هەرێمی کوردستانە پێڵێ کاکە یان من قازانج دەکەن ئەی بێگومانە ڕێز لەو وارە ئیشت کرد بە ڕێگەڵمان ئەگەر پردێک دروستکەی زەویەکی گرانبەهای سەیری بکە بۆ نمونە پردێ دروستەکەی پردەکە 3 ملیۆن دلاری دێت 5 دۆنم زەوی 3 ملیۆن دلارەکە لە شوێنێکی حساسە 5 دۆنم 6 دۆنم زەوی وەرگرە ئەکاتە پارەی پردەکە و زۆر تۆ 50 دۆن میت لەبەرەوە ئەمە کێش ئەم چێ ئەم پیاوانەیەکە چێ ئەم هەڵسەنگاندن ئەکا چێ بەم جارە لە یاسا جێگەی ناگرێتەوە نە لە یاسای بوجا هەیە نە لە یاسای عێراقی شتیوان نییە ئەم مقایەزەی بکرێ بڵێ کاکە تۆرە ئەکرێ بە بیکە بەخشین بیکە بڵێ کاکە من ئەوەنە پارە ئەدەم بە حکوومەت یان ئەم پرۆژێ ئەم بە حکوومەت پرۆژەکەم بۆ دیزاین بکە من بە هیبە بە ئەویستی خۆم بە ئارزوی خۆم مکتێبێکە بۆ دروستەکەم یا پردێکە بۆ دروستەکەم بەڵام ئەوە نییە بێ مقایەزە بکەی بڵێ کاکە من زەوی ئەدەم بە تۆ لە بری ئەو زەوی من ئەم بە تۆ وەرە پرۆژێ بۆم دروستکە شتیوا لە قوانینی عێراقییان نییە و لە یاسای شارەوانەکانیشان نییە هیبە هەیە پێڵێن هیبە یعنی بەخشین وەکو ئەو بەخشینەی کە ئێوە هەتانە ئەو نەخۆشخانەی بەخشینتان هەیە پێم وەکو بەخشین ئەتوانێ بیکە بەڵام وەکو ئەوەی لە بری زەوی بێ شتیوان نییە ئەبێ ئەنجا خەتەرەکە لێرایە مەسەن بۆ نمونە مقارن لەبینی پێچ کەسا مەسەن بۆ نمونەی سەم پێشەش ئەبینم دەکەس لە سلێمانیا پرۆژیان دروست کردووە و لە بری ئەوە زەویان وەرگرتووە چێ دێت ئەم تەقیمەکسانی نییە بۆ هەموو خەڵک کێ دێت ئەم تەقیمەکە ئەم زەوی ئەم بای چەنە پرۆژەکەی بایی چەنە ئەبێ ڕێژەکەی چەند بێ ئەبێ ئایا بێت چەند قازانجکە خاولەکە لە ساعت چەندی ئەو قازانجێ ئیکا لەو پرۆژە سەرفیکە بابەتی معقدە باشترین لەوەی کە زەویەکە هەر بەکارێن داگیریکەن بەگەر بۆ پرۆژە بەکارنی هەر داگیریکەن بە بۆچوونی من ئەکرێ بەرشێوەیە لە شێوەکان وەکو هیبە لە مخاولەکە وەریگری نەک بەو شێوەیە نەیخیتەوە قاڵبەوە چونکە کە خستەوە قاڵبەوە جیاوازی دروستە بێ لە بینی حتاوە بێرەندەکان خۆچانەیە لەیل ئەکەن لە کاکە منەوە پرۆژەیەم کردو ئەرزێکیان داومەتێ ڕبعێکی ئەوەی وەبەرێنەرەکەی تر نییە ئەنەوە شا گلەی و گازن دەدروستە بێ بە بۆچوونی من یعنی هەڵەیەکە ئەمەش هەوکارەکەی چییە هۆکارەکەی ئەوەیە کە ئەو میزانی لە هەولێرەوە دابەشەکرێ ئەو بجێ لە هەردووە بەشکرێ وەک سلێمانی خەڵکی بڵین ئیدارەی بەشی بڵین زۆری سەوز باسەکە بە عەدالەت بەشی ئێرە نادرێ ئەمان بە ناچاری پێنیان بردو بۆ ئەم ڕێگایە بۆ ئەوەی جۆرێ بە جۆرەکان پرۆژە پێشکرد پرۆژیان کردووە خۆ من بەس بۆ داهاتی ناوخۆ نەکرێستە ئێستا بەغدە چەند مانگە هەر بەغدا پارەی موچەکەی داوە ئەی بۆ نایدەنەوە بە بەڵێندەرەکان ئێستا بەس دە سلێمانی و بزانم نزیکەی 1 تریلیۆن 900 ملیارێک پارەی بەڵێندەران قەرزدارن چەند بەڵێندەر خۆی کوشت ئەمەی کێ لە کێشە سەرکیەکان ئەخم بۆیە پێڵەتەڵم پرۆژەی وەبەرهێنانەکانیشیان نایانتوانی وەک پێشبی بنە پێشەوە تۆ فەرمانگەکان ئەو بابەت ئەوە بارودۆخکەیەتی خۆ فەرمانگەی کوردستان ئیشی چییە؟ سە بۆ نمونە شارەوانی ئیشی چییە؟ شارەوانی پاکردنەوەی شارەکانی لەسەر نەماوە وانە شارەوانی مەسەن پرۆژەکانی کە جێبەجێکان لە ڕێی بەڵێندەرەکانەوە جێبەجێەکە شارەوانی ماوەتۆ سەر ئەوەی زەوی ئیستیملا بکات و تەوزیعی بکە ئەوەشی زۆربەی تەوان وەبەرهێنەرەکان جێگان گرتووە زۆربەی وەبەرهێنەرەکان دەستیان گرتووە بەسەر زەوی و زاری هەرێمی کوردستانە بە جۆرێک لە جۆرەکان لەو بوارە بوونەتە بەدیلی حکوومەت لە بواری دابەشکردنی یەکەی نیشتە جێبوون و فرۆشتنی یەکەی نیشتە جێبوون و فرۆشتنی زەوی حتا وەبەرهێنەرەکان دێن زەویە فرۆشن زەویە فرۆشیە بە کەسێک وەڵە کاکە وەرە خۆت خانۆکە تەواو بکە مەسەن حتا من بەڵێندەرە ناسم بەڵێندەرێک هاتە لای کاتی خۆی من لە شارەوانیەکان بوو مەسوولی بەشی ئەندازە بووم لەوێ کتابێکی بۆ هادەزە سەردەمی دوتوە بەرهەما بوو پێیان وت من نامێ ناوی بۆ بەرێنەکە بێنم کە پرۆژە خزمەتگوزاریەکانی ئەم وەبەرهێنەرە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بە شەکلی لە یاساشتی وان نییە لە یاساکە ئەڵێ ئەبێ حکوومەت پرۆژەکە بگێنتە سنووری زەوی وەبەرهێنەرەکە داخڵی پرۆژەکە بێ خۆی بیکە بەڵام حکوومەت ئەمریکی دەرکرد بوو بۆ ئەم لە سەردەمی بەڕێز دووە بەرهەما کە ئەو پرۆژەکانی خزمەتگوزاریەکان جا سێری بزانن چیان کردووە خزمەتگوزاریەکان خۆی حکوومەت بۆی جێبەجێکە ئەو کاتە منش دراسەم کرد خۆم زنەراو مۆزوعەکە بچکەم پێشتر مدیر عامی وەبەرهێنان بوو نووسراوێکم نووسی بۆ بەڕێز دوکتۆر بەرهەمە و سەردەمە وتم ئەم وەبەرهێنەرە نەک وەکو ئەو وەبەرهێنەکانی تر نییە ئاستی پرۆژەکانی زۆر خراپترە لە
لە وەبرێنەکانی تر بە چ معنایە بە چ مافیەک بە چ قانونیەک ئەبێ پرۆژە خزمەت گوزاریەکانی بەڵام قسەی من کردم نزیکی 20 میلیۆن دلار لەسەر هینەکە زەرری لێکەوت ئیتر دوای پاڵە پستوویەکی زۆر و ئەوانە توانی فەرمانێ دەربێنێ نیوەی کولفەکە لەسەر حکوومەت بێ نیوەی لەسەر خۆی بێ دوای هات ئەوەی وەرگرت بەو نیوەی حکوومەت هەموو پرۆژەکەی تەواو کرد دوای جەمن لێرا قسەکەم لەسەر دوای هاتن فەرمانێکیان بۆ دەرکەوتیان کاکە ئەم وەبەرهێنەرە لەبەرەوەی ئەو پرۆژانەی خزمەتی خۆی جێبەجێ کردووە ئەتوانێت ئیعادە نەزەر بکات ڕیڤایزێ بکات چاوشاندنەوەی بکات بە سایت پلانەکە بەوە سەدان میلیۆن دلاری قازانج کرد و ئەو گۆشەی داگیر کرد ئەوە گۆشەی داگیر کرد سەوزایی کرد بە خان و ئەوەی فرۆشت ئەوەی فرۆشت لەبەرەوە مەبەستی من ئەوەیە ئێستا وەبەرهێنەرەکانی بواری نیشتەجێبوون جێگای وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستانیان گرتوێتەوە و وەزارەتی حکوومەتی ساروانی هیچ نییە لە چاو نەک هەمویانە زۆربەی وەبەرهێنەرەکانی بواری نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان لەبەرەوە حکوومەتی هەرێمی کوردستان سەرقاڵی پرۆژە نییە ئێمە ئەوە چاوەڕێ بووینایە مەسەن سکەی قیتار لە هەرێمی کوردستان بڕیار بوو سکەی قیتار دروستکێ بڕیار بوو مەسەن بۆ نمونە ڕێگای دوکان عفوان لە دوکانەوە بۆ هەتا ئاگاتە چوار قڕنە ئەوە دووسایت بکرایە ڕێگای نێوان کۆیە هەولێر دووسایت بکرایە ڕێگای نێوان کەلار و سلێمانی بڵین لە دەبەنی خانەوە بۆ کەرار بە تەواوی تەواو بکرایە ڕێگای پێنجوێن بۆ ناڵپارێز و ئەوانە بکرای بە دووساید و لە سەیسا لە کاریسپیکەوە هەتا ئاگاتە پێنجوێن ئەوەش تەواو بکرایە دەیان شار ڕێگا هەیە لە هەرێمی کوردستانە کە ئەو ڕێگانە بۆیە تەواو بکرێت ئەوانە پرۆژەی استراتیژین مەسەن بۆ نمونە ئەگەر تۆ ئەتێ وڵاتی خۆت پرۆژە دروستکەی تۆ بێ پرۆژەی ریسایکلین دروستکەی ئێستا هەرچی ئاوی زێرابێ کوردستان هەیە هەمووی ئەڕژێتە ناو دەریاچەی دوکان و دەربەنی خانەوە ئەوەی زۆربەی تەبان زۆربەی زۆری و ئێمەش لەو ئاوا خۆینەوە تۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئایا بیری لەمە کردوێتەوە بیری لەمە کردو کە پرۆژەی لەو بابەتە جێبەجێ بکات کە ئەو خەڵکی کوردستان لەو پیسای ڕزگار بکات بیری من بوورە تۆ سەرنج بدە لە ماوەی بەڵێ فەرموو قسەکەت مەبەسمی من ئەوەیە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەندە خەریکی گەندەڵی ئەوەندە خەریکی خۆیانن بیریان لای پرۆژە استراتیژیەکانی ئەوەی کە بۆ بەرژەوەندی خەڵکگارن نەماوە بە ناچاری دێن پەلاماری هەندێک پرۆژەی بچووکە دەن و پەلاماری لەگەڵ وەبەرهێنەرەکانە ڕێکەون پرۆژیان بۆ جێبەجێکە من هەندێک پرۆژەی وەبەرهێنەر دوژیدی من دەستخۆشی لەکەم باشە بەڵام بڕێگایەکی نائوسوڵی و نایاسایی و ناقانونیە بە بۆ چوونی من ئەکرا بە شێوەیە لە شێوەکانی کە ئەو پرۆژانە جێبەجێ بکرێت و پرۆژەشان هەیە دەستیان خۆش بێ و شوێنی خۆشی گرتووە حکوومەتی شتی ئەگەر نەتوانێت موچەدا بەشکە پرۆژە بکات ئێستا کارە باش کارەبا 6 ساعتێک لە سلێمانی لاندێک شوێن لە هەولێر و دۆک دەڵێن نزیکەی 9 ساعت هەموو بوارەکان فەلج بووە بە فارسی یعنی ئیفلیج بووە تووشی شەلەل بووە لە بواری پەروەردە تووشی شەلەل بووە لەبەرەوەی زۆربەی ئەو کەسانەی کەوا دەستیان دەستڕۆیشتون مناڵەکانیان نانێرن بۆ خوێندنگاکانی حکوومەت لە بواری زانکۆکان بە هەمان شێوە ئێستا زانکۆ ئەهلیەکان جێگای زانکۆکانی حکوومەتی گرتوتەوە بە زیادیشەوە خەڵک زیاتر ڕوو و زانکۆوانەوەکە ئەوە بواری تعلیمی عالی و بواری پەروەردەش لە بواری تەندروستی سەرنج بدات تۆ ئێستا نەخۆش بکەی نەخۆشکەی بیت زیاتر لە خەسخانەی شارەکەیتەوە یا بچی بۆی بچی بە خەسخانەی فاروق یا خەسخانەی ئەنۆرشێغا یا خەسخانەی سین و جیم و ئەوانە خەڵک زیاتر ینی وای لێ هاتووە ئێستا ئەی بڵێ من لە خەسخانەی خەریکە وای لێ دێ ینی خەڵک شەرمەکە بڵێ من نەخۆشەکە بڵاو نەخۆشە بۆ لەبەرەوەی نەخۆشخانەی شار ئێستا وای لێ هاتووە تەنها بۆ هەژارەکانە لە سەردەمی بەعسا یەک خەسخانەی ئەهلی لە سلێمانی هەبوو ئەوەی لای وەڵام ئەویش دروست نەبوو بەی جۆرە ئەوە دوای ڕاپەڕین دروست بوو ئەوەی لای چوارباغ بوو بە هیچ جۆرێ من لە زمانی بەعسا خەسەخانەیەکی ئەهلیم لە هەرێمی کوردستانان نەبینیوە بەڵام ئێستا لە بواری تەندروستی و هەرەمووی تەقریبەن بۆتە کەرتی تایبەت کارەبا بەس کارەبای سەب عێراقی دەیفرۆشن ئەوەی سادە فەرموو کارەباش بە هەمان شێوە کەرتی تایبەت بەرەمێنێ لە 185 بە زیاتریش سا 90 وزەی کارەبا لە هەرێمی کوردستانە کەرتی تایبەت بەرەمێنێ وەک حکوومەتی هەرێمی کوردستانیش توانای ئەوە نییە خەڵکی سەر خراپ تێگەشتوواڵێ حکوومەتی هەرێمی کوردستان کارەبا ئایا بە کەرکووک و بە مووسڵ نییە حکوومەتی هەرێمی کوردستان ناتوانێت لە وەبەرهێنەرەکەی بکڕێ لەبەرەوە بە ناچاری پێڵێ کاکە من ئینتاجم هەیە وایە لێم بکڕێ ئەگەر لێم ناکرێ منی فڕۆشم بە کەرکووک و بە بەقا ئەوە ئەوایە بۆ شێوەیە نییە بڵێ حکوومەت ئەیا بە کەرکووک و بە بەقا ئەوە لەبەر چاوی کاڵی هین نییە وەبەرهێنەرەکە
لەبەر ئەوەی خۆیان ناتوان بیکردن وە بەرێنەری شەڵی پێڵێ کاکە من ڕۆژانە ئەوەندە مێگاوات کارەبام هەیە ئەوەندە مێگاوات کارەبە بڕێم یاوەرە لێم بکڕە پارەکەم کە ناتوانانی لێم بکڕ بڵێ تەقریباً نزیکی 6,000 مێگاواتی پێویستە کوردستان کە تۆ ناتوانانی لێم بکڕی وەرەک منشی فرۆشم بشێت ناقینیەوە کە تۆ لێ ناکری ئەمە کارەبا وا بوو بەرۆدەمان باس کرد کارەبەمان باس کرد شارەوانی سەری سەرنی شارەوانیشمان باس کرد لەسەرەوە کە بە هیچ جۆرە خزمەت گوزارەکانی زیاترسە ڕوبەڕووی وەبرهێنەرەکان کردوەوە وەبرهێنەرەکان جێبەجێکەن ئەوش بە تاریقی مقایەزە زۆربەی کەرتەکانی ژیان هەر هەمووی کەوتو دەست کەتی تایبەت بەڵام کەتی تایبەتی ژێبێت لە کاتێکە هەبێ کاک حەکیم کاتێک کەتی من ناڵێم دژی کەتی تایبەتم بەڵام کەتی تایبەت کاتێک گرنگە بۆ خەڵک لانی کەمی بژێوی تاچی کوردی تاچی هەرێمی کوردستان بزۆگەر کرابێ ئەوەی کەوات سەر و 18 ساڵە بە شێوەیە لە شێوەکان ژیانی دابین کرابێ ئەگەر کاری نەبوو ئەوەشی سەر و 63 ساڵە بە شێوەیە لە شێوەکان ژیانی دابین کرابێ ئەگەر گەشتە تەمەنی خاحشتین بەس مەدەم بەسە باسی بێموچەیمان کە ئێستا باج و ڕسوماتی شەرۆ خۆیەتی ئێستا زۆر کاسبکار پەیوەندی بێمە دەکەن دوکاندارن ئیشێکیانە بێگەر باج و ڕسوماتەکە نەدەن هیچ شێکیان بۆ ڕاناپەڕێنرێ ینی فشاری زۆریان لەسەر دروست دەکرێ لەو بێپارەی و بێموچەیە کارە ساتەکە لێرایە تۆ سەرنج بدە کاکە حکوومەتی عێراقی پارە بۆ ئێمەنێرێت تا ئێستا کامێری چاودێری لە بەغا نییە لە خوار و دەروی هەرمی کوردستان نییە ئەمان کامێری چاودێری داناوە کامێری پوینت و پوینتیان داناوە پارەی پێکۆوەکەنەوە 400 نزیکی 400 نعباجیان لەسەر خەڵکی هەرێمی کوردستان داناوە لە هەڵواسینی قوتعەیەک دایان ناوە تا پرۆژەیەکی گەورە باج و ڕسوماتیان لەسەر داناوە ئەمە هەر هەمووشی دەستکەوتیانە کۆیەکەنەوە ئێمە نازانین ئەم دەستکەوتە چەنە و کەسێکیش دێ پێمان بڵێ ئەم دەستکەوتە چەنە بۆ چکە پەرلەمانمان نییە ئەگەر پەرلەمانی هەرێمی کوردستان هەبووایە پەرلەمانیان بەو شێوەیە بە ناشەرعی درێژ نەکردایەتەوە ئەو پەرلەمانە بەو شێوەیە بە ئەفلیجی نەهێمایەوە ئێستاش دوای ئەو دواکەوتنەی و دوای ئەو فشاری ئەمریکا وڵاتانی ئەوروپا و لیان کردن و لەژێر فشاری معارەزەی ئێرە ئەو انتخاباتیان کرد ئەم پەرلەمانە هاتۆتەکایەوە ئەم پەرلەمانش ئەوە بۆ دەرچووە ئێستاکێ کراوەتە کۆبنەوەیان کردو کۆبنەوەکەش بەحساب کراوەیش نییە پێم وایە سەرۆکی ئەڵێن نیساب تاوە نەبووە یعنی ئەمە کارە ساتە تۆ بەو شێوەیە هەڵبژاردن بکەی لەژێر فشاری خەڵکە اینجا نیت کۆبنەوەکانی پەرلەمان ئێستا پەرلەمان و پێکەنانی حکوومەتیش قسە دەکەن بەس لەسەر موچە مانگی 11 ئێستا 631 ملیاریان نردووە دەبێت 430 میلیارێکی تریش بنێرن موچەی مانگی 11 و 12 دیارە بە بۆ چوونی من موچەی بانگی 11 دەن بە چوونی من بە چوونی خۆم وەکو زانیاریش تقریبا ئەتوانن موچەی مانگی 11 بدەن و چوونەتە ژێرباریشی ئەگەر حکوومەتی عێراقیش پارێکی ئیزافیان بۆ نەنێرێ بە ناچاری لەژێر فشاری خەڵکە لەژێر فشاری معارەزە لەژێر فشاری وڵاتانی ئەوروپا و ئەمریکا و ئەوانە موچەی مانگی 11 دەن بەڵام موچەی مانگی 12 ئەکەوێتە خەتەرەوە ئەو کاتە لە مانگی یەکە ئەگەر درا ئەوە تاڵان پێشوی مانگی یەکتەوە بێت ئەوە خەڵک کوردستان ئەتوانێت وەریگرێت و موچەخۆرەکان بەڵام ئەگەر لە مانگی یەکە نەدرا بە تەسەوری من موچەی مانگی 12 بە جۆرێ لە جۆرەکان یا بێکەوێتە پاشەکەوت یان بە جۆری بخۆیانی لێ دزنەوە و نایدن ئەگەر تامانی یەک نەیدەن باشە بەس میزان بۆچی بڵێن خەرجی داهاتی مانگانیان تاون ئێستا عێراقاتەوە بۆیان ڕاستکاتەوە کێشەی لیستی موچەی مانگی 12 ڕۆشت بوو ئێستا هاتوونەتەوە دەڵێن دەبێت لیستێکی تازە بنێرنەوە کەم و کوڕی تێدایە ئیشی وەزارەتی دارایی چیەکە نەتوانێت لیستیش حازر کەسە ئەوە داهاتی پێ کۆ ناکرێتەوە وەزارەتی دارایی وەکو لیژنەی مشتریاتی لە هاتووە ینی عیبە بەڕاستی ئەوە نەتوانێت تۆ ملیۆنێک و 200,000 موچەخۆر هەیە لە هەرێمی کوردستانە لیستی موچەکانیان حازرەکەم بە ڕێکوپێکی و پێشکەش بکە بەڵام ئەوانیش لە بیانون سە بۆ نمونە زۆر جار باسەکرێت داوای ناوی هێزی پێشمەرگەکرێت هێزەکانی پێشمەرگەکرێت ئەمان نردیشان بەڵام تا ئەم لەحزەیە هێزەکانی حەجی شعبی نەیانتوانیەوە ناوەکانشیان وەرگرت بە هیچ جۆرێ بێگومان بە کاکە سەدان ئێرانی تایە چۆن ناوێدن هەزاران ئێرانی تایە هەزاران ئێرانی ناو حەجی شعبیە هەیە بە چ جۆرە ناوەکان نادەن ئێمەگەر ناوی وامیان بۆ دروستکرد لەبەرەوە ئەمە ڕاست نییە بە هیچ جۆرێن نەیانتوانیوە سووری ببوورە لە برادێکیان پرسی وتیان بۆچی موچەی حکوومەتی عێراقی فشار لە ئەخر بێ قسەیە بۆ ئەمانی شکات بەڕاستی داوای ناوەکانی پێشمەرگەکە بەڵام ناوی حەجی شعبی ناکە ئەوژوتی ئەگەر حکوومەتی هەرێم موچەی
موچە خۆرانی هەرێمی کوردستانیدا بەغایدا ئەو کاتەوە کاکە تۆ ئەندامی پەرلەمانی تۆ ئەندامی پەرلەمانی عێراقی مەفروزە تۆ بچی فشارکەی بڵێ کاکە منیش چۆن ئێوە فشارەکەن لەوەی ناوی پێشمەرگەدانی سامی لە پەرلەمانی عێراق لەو بەرەبرایەتیەک ناوی هێز چەکدار قوربان سادە فەرموو هیچ کەسێ نییە بتوانێت ئێستا بابێت تەسریح بدا بڵێ کاکە ناوی هەر کەسێ وتی ئەو قسەی من بدرۆخەمەوە گەندەڵی تێدایە نانم سادە فەرموو ئەو من بنەمەیە جوابی ئەو برادەرە بەم لێ ڕجال لێکم با تەواوی ئەبێ تۆ من ئەندامی پەرلەمانی عێراق باش چۆن مراقبەی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم ئەبێت داوەنە مراقبەی حکوومەتی عێراقی بکەم تۆ ئەبێ بڵێ وەزیری دارایی بۆچی فشارەکەی لە حکوومەتی هەرێمی کوردستان نام سادە فەرموو با قسەکەم تەواو چۆن هەروە جوابەکەی وانە بوو جوابەکەی ئەڵێ ئەگەر بمبورە من نامێ ناوی بێنم ناویش مێنە بەس سادە فەرموو لە تەیفسامی کرد ئیجازە بدە ڕێگەم نادی لەبەرەوەی حساس مەبە بەو قسە بەتەواویکەم سەری خۆ بەتەواویکەم جوابەکەی خۆیم دوو جار گوێم لێ بووە ئەڵێ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان پارەی بەغایە ئەو کاتە ئەتوانێت ناوی ئابا و ئازادی شیری وەرگێت نەخێوانیە تۆ ئەندامی پەرلەمانی عێراقی پێویستە یەخەی تەیفسامی بگری بڵێ چۆن ناوی پێشمەرگەتەوەی ئاوا ناوی حەجی شەعبیشان خۆ پرسیارێن لە تەیفسامی کردبوو لە کۆبنەوەی لیژنەی دارایی وتبووی ناوی هێزە چەکدارەکان وتی هەمووی بە بانکی کراوە لە بەڕێوەبەرایەتێکی تایبەت هەیە کە لای هەمووان نییە لەوێ ناوەکانیان هەیە هەمووی شعبی تا ئەم لحظەیە حەجی شعبی خۆی گەندەڵی تێدایە بەزۆکو بە بانکی کردن بە بانکی کراوە من نازانم لەوانەیە بە بانکی کرابێ لەوانەیە ناوێت بەزۆکو وەزارەتی دارایی لەوانەیە ئاغای مەجیدی لەناو حەجی کاکە 2000 ڕاوێژکاری ئێرانی لەوێنەیە تۆم سادە فەرموو لەوانەیە ئاغای مەجیدی لەناو حەجی شعبیان نووسرا بێ بە حەکیم محەممەد ئەحمەد ئەو بابەتی چیە تەواو کەس ئیشکالی سەرگەندەڵێکە نییە بەس وەکو تەوتینەکە لەبەرەوە ئەزانی چۆنە ئینسان ئەبێ نابێت کەیل بێ میکیالێن بێ تۆ ئەبێ چەند ڕخنە لە حکوومەتی هەرێمی کوردستانە گرین ئێمە کەسیش نییە بەقی من ڕخنیان لێ بگرێ من ئەم لە بنی هەمانەکە لەگەڵێنە بەڵام لە هەمان کاشە من جارێ لەگەڵ ئەندام پەرلەمانێکی عێراقا کەوتمە عفوان ئەندام پەرلەمانێکی عێراقا عەرەب بوو لە قەناتی پێمای ڕافدین بوو یەک دیجلە بوو یەکیان بوو کەوتمە موناقەشەیەکەوە ڕوو بە ئەو بەتەمان مقابلەکە بە عەرەبی بوو زۆر قسەی بە حکوومەتی هەرێمی کوردستان زۆری پێوت وتم هەرچی قسە هەیە ڕاست بەس لێرە فاسید هەیە ئێوە ئەفسەدن فاسید بە ئەفسەد چاک ناکرێت لێ کاکە ئەو بە ملیارەها دۆلار دزی سەدە کرا لەوێ لا ڕاستە لێرە دزی هەیە بەس کاکە دزیەکەی ئەوان زۆرترە لەوێ دزیەکان من لە سەرەتاشە پێ بوو سادە فەرموو ئەزانم قوربان تەنها لە موچاتەوە نێنوێران سوتەمەنی وەکو هەرێم تەنها لە موچا ڕاستە لە خەڵک دەترسن ئیجازە بدە تەنها لە موچا ئەگینا لە ڕووی خەدەماتەوە يعني پیاوی ڕاست بڵێ کاکەجان لە ڕووی خەدەماتی پاک و تەمیزیەوە بڵێ ئەی سوتەمەنی ئەمە سادە فەرمووی من باسی پاک و تەمیزیەکەم ئێستا هیچ شارێکی عێراق بەقەی شارەکانی هەرێمی کوردستان پاک نییە بەڵام لە ڕووی سوتەمەنیەوە چون بەتوونی باباچن حکوومەتی هەرێمی کوردستان زۆر خراپە لە ڕووی موچەوە بەتوونی باباچێ زۆر خراپە لە ڕووی لە زۆر بوارەوە لە ڕووی ناشەفافی لە ڕووی ڕازگۆی نەبوونیان لەگەڵ خەڵکی کوردستانە ئەمانە کاکە بە هیچ جۆرە ڕازگۆ نین لەگەڵ ئێمە نەپارتی نەیەکێتی وە پێش تێدان خۆشە حکوومەت تەشکیل نەبێ تاکو دوای انتخابات بۆی بەم شێوەیە بۆیان ڕێت بابینە سەرەوە حکوومەتەکە ئێستا کاربڕی بەس لەسەر بایکۆتەکە با پرسیارێکیش لەسەر بایکۆت ئێستا بایکۆت لە سلێمانی هەیە ئەگەر سەرتا سەری نەبێت دەتوانێت ئامانجەکەی کاگنۆشتیران و پیاڵم بپێکی سەی کاگنۆشتیران و پیاڵێ مزاهرە بوو لێرە لە حەوەی شوباتا منیش چووم لە ژوورەکە لای دانیشم بە ڕەحمەت بێ وتی کاک عومەرتم بەڵێ وتی لێرە مزاهرە سوودی نییە ئەگەر ئەتانەیە مزاهرە بکەن چ لە هەولێر مزاهرە بکەن من مەقالێکم نووسیم هەولێرەکان بۆ بێدەبن فەرات پیرباڵ جوابی ئەمە وتی ئاغای عنایەتی چی لێمەیە خۆ من نەموتوە هەولێرەکان وتم ئەڵێ هەولێرەکان چۆن بایکۆت لە سلێمانی هەیە ئێوەش بایکۆت بکەن هەر هیچ نەبێت لە ژێر لێەوە ناڕزایە دەربڕن دۆیکەکان هەولێریەکان وانە ئێوەش ناڕزای دەبن چکو ئێوە ژوکو ئێمە بێموچن ئێوە ژوکو ئێمە ئەچەوسێنرێنەوە بەڵام بەداخەوە تا ئەم لەحزەیە زۆر بەکەمی دەنگی ئازاد لە هەولێرە ئەبیسێت دیارە کردنەوەکەش زیاتر لەسەر ئەوان جۆرێک لە هەموو جارێکی ژدومە ئەو جۆرە ئازادی کە لە سنووری سەوز هەیە بەداخەوە لە سنووری زەردا بەو شێوەیە نییە و هۆکارەکەشی ئەوەیە وە لەوانەیە بە جۆرە لە جۆرەکان ئەوان خەڵکیان قەناعەت پێ بکردیەوە لە احتیمالی ئەوەشەیە ئەمە بێ خەڵکی هەولێر و خەڵکی دۆک وانە خۆیان جواب بدەنەوە ئێمە ناتوانین لە بەدیلی ئەوانە قسە بکەین ئایا خۆیان بە وەزع ڕازین دیارە ڕازین بۆ قسە ناکەن یان فشارێکی قورسیان لەسەرە ئەبێ خۆیان جوابی ئەو وەڵامە بدەن باش سەبارەت بە حکوومەتی کاربڕێکەر ئێستا بڵێن 2 ساڵ ئەمە بەسم تخوا قسەکەم بایکۆت تا لێرە بێ کاریگەری نییە تەنها خەڵکی یاریمی کوردستان مناڵەکان زەرەکەن مامۆستاکان ناڕوا و داهاتی حکوومەتی یەکێتی زۆری سەوزیش
کەمە کات و خەسەخانەکان خەڵکە فەقیر و هەژارەکە بە ناچاری بایکۆت لە خەسخانی شار هەیە بێ ڕووکەنە خەسخانە ئەهلیەکان و هەولێریژی ئەتیادیە و سە بۆ یەک نمونەی بەسیط بۆ جێڕمەوە ئەلۆ بەینا برادێکم هەبوو وتی من پێویستم بە هینەکەیە بە هینێکی کەفارەتی کاتە عادلێ وتی تەلەفۆن کرۆ بۆ هەڵەبجە نەبووە لێرش نەبووە وتی چوومەتە هەولێر 5 دقی پێ نەچوو وتی قەناعەتێ بێت داخڵ بووم بۆ نووسینگەی کاتە عادلەکە کە داخل بووم وەرەکەم ئیمزا کردووە لا عریزە نووسەکە کە وەرم گرتۆ 10 دقم پێ نەچوون وتی بینی 5 دقه بۆ 10 دقم پێچووە ئێ سەرنج بدە تۆ کاتی ئیشێکی کاتە عادلی ئێرە تەبێ لەرز لێ لە کاتی ئەتیادیشە کەواتە ئەوان جۆرێک لە تەنزیمیان جۆرێک لە تەنزیمیان هەیە ئەمان نەیانتوانیوە ئەو جۆر لە حکومداری ئەوان کەم زۆڵم و ستەمەکە بخراولاوە بەڵام جۆرێ لە جۆرەکان ئەوان جۆرێ لە حکومداری و ئەیانوێ دەوڵەتداری بکەن بەڵام لێرە بەداخەوەتا ئەم لە حسەیە ئەو جۆرە لە دەوڵەتداریە لە زۆنی سەوس نییە ئازادیەکە هەیە بەڵام حکومدارێکەوە پێویست نییە بەڵێن فەرمانبەر مامۆستاکە بایکۆت دەکات چارەی تری نییە چارەی نییە بەڵام سوودی نییە هێ سوودی چییە تۆ کاتێ زەخت فشار کێ پارەکە بەدەست کێ بەدەست مەسرور بارزانیە تۆ ئەم فشاری لێرێکی لەوانەیە هەر مەسرور بارزانی پێی خۆش هەر سلێمانێر فەلەج بێ پێی خۆش یەکێتیش پێی خۆش بێت یەکێتی ئەوانەی ئەوێ نایکەن کەواتە زەرەکە کرد خەڵکی سنووری گەرمیان و سلەیمانی و پێنجوێن و ڕاپەڕین و هەڵەبجە کردی بە بۆ چوونی من ڕێی ماوایە ینی تۆ بە جۆرە من ناڵم ناڕازێ هەماهەنگیەک بکرێ کاتێ ناڕازایی دروستەکرێ بە جۆرە لە جۆرەکان کاریگەریان لەسەر هەولێری شەبێ لەسەر دۆوەکی شەبێ بۆی ئەوانیش هیچ نەبێ ئێرە لە سا 50 بایکۆتەکە هیچ نەبێ ئەوان لە سادا بایکۆت کرد مزاهرە لێرە ئەکرێ با مزاهرێکی بچوشیش لێوێ بکرێ خۆنیان کوژن کاکە ئەو پەرەکە ئەیان گرن مانیانگرن و بەرڵیانەکەن با ئەوانش مزاهرێ بکەن ینی جۆرە بەرجۆرەکان هەماهەنگ بن لەگەڵمانە زین چۆنە پەرتەوازەی ئیشەکە سە بۆ نمونە فەرمانگەی تەندروستی حقوقی نییە بەجیا ناڕزایی دەڕێ پەروەردە بەجیا ناڕزایی دەربڕێ پۆلیس بەجیا پۆلیسی هاتوچۆ بەڵام کاتی ئەمانە هەمووی بەیەکەوە بێ کاریگەری دروستەکە بەڵام ئەگە بەجیا بێ پەرتەوازە ئەبن پەرتەوازەکەش ڕێگە نادا ئەو کاریگەری لەسەر حکومەتی دروستکە من خۆ لەگەڵ ئەوانیم بڵێم ئەم بایکۆتەی ئێرە بێ کاریگەر بووە بە جۆرێ لە جۆرەکان کاریگەری لە جێگر لەسەر جێگری سەرۆکی حکومەت و سەرۆکی یەکێتی کردو و ئەمانیش فشاریان خستۆ سەر پارتی ئەمە ڕاستیەکە بەڵام ئەگەر لە هەولێری و پەودەوەکیش بێ کاریگەریەکە دەبەرامبەر زیاتر باش سەبار بە حکومەتی کاربارەکە زیاتر لە 2 ساڵە کاربارەکەرە دەی بۆ چەمە حکومەت کاربارەکەر بێ یاخود ماوەی بەسەر بەوان ساڵحیانە پێموتی لە سەرەتاوە پێموتی ئەوان لە بەرژەوەندیانە بەم شێوەیە بڕوە هەتا کۆتایی بۆ لەبەرەوەی لەگەڵ بەدەنگدەرەکانی خۆیان بڵێن ئێمە لەسەر ئەو نەجەی خۆمانین تا ئینتیخاباتی عێراق کرێ بۆی بەم گوتینەوە بڕۆن داخلی هەڵبژاردننی عێراقیش بن لەبەرەوە ئەوان پێیان خۆشە نەکرێ بە بۆ چوونی من سە فشاری ئەمریکایان لەسرە ئەمریکا فشاریان لەسەر کردو بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگە بەپەلە ئەوە زانیاریە فشاریشان لەسرە بۆ ئەوەی حکوومەت پێ بێن بەپەلە دروستەوە تا کۆتایی 2025 دەبێت هێزی هەفتەوەشتانەمێ بەڵێ فشارێکی وای ئەمریکا هەیە میوارش لە سند سایتێک و شوێنێک و خوێنمەوە پێی وتون کاکە ئەوە نەماوە لە دەرەوەی هێزی پێشمەرگە هێزێکە بێ چونکی گۆجۆرێ لە گۆڕانکاری بۆ عێراق لە ئارایە بەتایبەتی دوای هاتنی تەرەمپ احتیمالێکی زۆر هەیە دەست ببرێ بۆ سەرانی حەرچی شعبی بۆ نەهێشتنی حیبی بۆ دەستبڕینی ئێران لە حکومەتی لە ناو عێراقا ئەوە جۆرێکە تر هەندێک زۆربەی بڵین ئەوانەی کە لە ئەمریکا و لە ئەوروپا و لەوان باز دەم بابەتەکەن کە ئەیانوێ بە جۆرە لە جوورکان چۆن لە سووریا تقریبا دەستی ئێرانیان لێبڕیوە چۆن لە لوبنان حیزبوڵایان فەلەج کردووە چۆن لە فەڵەستین حماسیان تووشی شەلەر و جۆرە لە نابوتی کردووە بە هەمان شێوە هەوڵەدەن ئەوانەی کەوا هەرچی شعبین و ئەو هێزانەی لە دەرەوەی سوپای عێراقین ئەوانش بە جۆرە لە جۆرەکان تووشی ئیفلیجی و تووشی بە کوردەکەی داڕمان بکەن ڕێگەیان پێنەدەن بە هیچ جۆرە چالاکییان هەبێت لە ناوەێ ئەگەرەوە نەکرێ بە بۆچوونی من وەزەکە لە عێراقیش خراپ بزۆکو پێکێنانی حکومەت ئێستا دوو کۆبوونەوەیان کە تا ئێستاوە بڕیار حوتی یەکیش کۆبوونەوەیەکی تر بکەن بەم جارە بڵێن لەسەر کارنامەیەکی باش ڕێککەون کارنامەی کابینیۆش زۆر جوان و بەڵام هیچمان نەبینی هیچ دەبینین سەرنج بدە هەردوو کۆبوونەوەکە کە کراوە ئەوانەی لە ناو کۆبوونەوەکان لەو ئاستا نەبوون کە وەک پێی بەتایبەتی پارتی بۆچی وەردەکەتی لە ئاسی قوبات تاڵەبانی تا ئێستا ینی یەکێتی زیاتر گرنگی داوە بە وەفدەکەی خۆی کەسی دووهەمی ناو حیزبەکەی ناردووە کە قوبات تاڵەبانیە بەڵام پارتی
نە مەسعود بارزانی نە نێچیروان بارزانی نە مەسعود بارزانی لە کۆبوونەوەکانە کەواتە مهتەم نین پێی چۆن مهتەم نین بە پەرلەمان خەڵکی یەکەمی خۆیان نانێرن بە ناو پەرلەمان بە هەمان شێوە ئێسش مهتەم نین بە مەلەوەری ئەیانەیە بە هێواش بڵێن عاری پێڵەن تەلەکۆ هین بکەن خۆیان بدزنەوە وردە بەم کۆبوونەوە گوێم لێ بوو ئەمڕۆ بەڕێزیە من هەورامی وتی وەڵا ئەوەی لیژنەی فەرعیمان دروست کردووە لیژنەی ئێبا بە تۆ لیژنە ئەسڵەکەت ئیشەکەی بۆ ناکرێت ئێستا لیژنە فەرعیەکە چی پێکرێت لە دوای ئەوە چیت هەیە کاکە تۆ ئەو 39 کورسی هەیە تۆش ئەمیش 22 کورسی هەیە وەرن پێکەوە خۆ بە تەسەوری من نەوەی نوێ و مجازەفەیە ناکا لەگەڵ یەکێم دوانە ئەوە بڵێن کۆمەڵی دادگەری کشاوەتەوە لە پەرلەمان و لە حکوومەت پەڕەوە ماوە تۆ سەری یەکگرتووەوەی کەوا زۆر کاریگەری هەبێ لەگەڵ نەوەی نوێ ئەم دوو لایەنەش وتیان ئێمە معارەزین یەکگرتووتی معارەزین ئەمیش نەوەی نوێش کۆمەڵی مەرجی داناوە کە بۆ چوونی مەرجەکانی تەعجیزیە بەزۆکو پۆستەکان دوای لەسەر پەرلەمان شەخسەکەی وەکو پۆستەکان پێ دوای بکۆزەر باسیەکی دێکە داوای سەرۆکی پەرلەمانی سەرۆکی هەرێمی کردبێ پێ دوای پارتی پێم وایە داوای سەرۆی وەزیری ناوخۆیان کرد وەزارەتی ناوخۆ سامانە سروشتەکان هەیە وەزارەتی ناوخۆیان شارەوانی دەکرێتی ئێستا پێداگیری لەسەر وەزارەتی ناوخۆکە بەرزت پارتیشەوە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و وەزارەتی ناوخۆی بەهێڵی سوورداناوە بەڵام ئەم جارە بە تەسەوری من ئەوەی بۆ ناچێتە سەر یا بێت تەنازول لێکی لەمانە بکات جنە حکوومەت تەشکیل نابێ یان وەزیری ناوخۆ بدە یان سەرۆکی هەرێم یان سەرۆکی حکوومەت ئەگەر بتوانن سەرۆکی بۆ ئەمەیان زانیارینێت تەوەقعی خۆمە بتوانن نێچیروان بارزانی بگەیەنە سەر کۆماری عێراق ئەو کاتە احتیمالە سەرۆکی هەرێم بدەن بە یەکێتی ئەگەر یەکێتی بتوانێت پشتگیری نێچیروان بارزانی بکە لە انتخاباتی داهاتوە چۆن مەرحومی مام جەلال بە هەموو قووەتی خۆی هەوڵیدا کە بەڕێز مەسعود بارزانی بکە بە سەرۆکی هەرێم و بەڕێز مەسعود بارزانیش هەوڵیدا مەرحومی مام جەلال بکە بە سەرۆکی کۆماری عێراق مساوامێکی ئاوا بکەن ڕێکوتنێکی ئاوا بکەن بە تەسەوری من لەوانەیە حکوومەت پێش پەرلەمانی عێراق پێ بێ بەڵام ئەگەر ئەم جۆرە ڕێکەوت ئەم جۆرە تەنازول نەبێ بۆ یەکتر من پێم سێرە ئێمە تەنازول بۆ تووشیاکەین تەنازول بۆ ئێرانەکەین پارتیوێکی تەنازول بۆ یەکتر سەرۆکی پارتی و سەرۆکی یەکێتی ناتوانن کۆبوونەوەش بکەن کامیان رازینێ بە کامیان وەڵڵای من نازانم خوێندنەوە چۆنە کورد هەر بۆ خۆی کەسمان رازین بەیترمان ئەمە یەکێ نەکبەتەکانی ئێمەیە خۆمانمان قبول نییە بەڵام دژمەکانمان قبوڵە بۆ چوونی من بۆ چوونی من بەڕێی خۆم لە کاتی هەڵبژاردنەکانە بەڕێز بافڵ تاڵەبانی هێرشی جارێ و توندی کردە سەر پارتی بەچەت خۆیانەوە گەنە خۆ من ئێمە چ خەممانە چێڵم بێ و ئەمەش بڵێن هێڵە سوورەکانی هەرچەند نای هێڵی سوور کاک مەسعود بوون هێرشی بەی جۆرە قسەی بە کاک مەسعود نەوت هێڵی سوور نەوە ئەوەش جۆرەکە لە ڕێکەوتن ئەگەنە هەمووی ئەوانێکی هەمووی داپێچا بەڵام پارتی دیموکراتی کوردستان تۆزێ نەرمتر بەڕێی من هەر جواب بێتایەوە لە کاتی هەڵبژاردنەکانە ئەستا بۆ بێدەنگە بافڵ تاڵەبانی هەر زۆر بێدەنگە چەند نازانم لە شوێ لێرێ ئایا گەڕاوەتەوە نەهاتوە نازانم دەرەکەوێ بەڵکو مەخوای قسەیەکی خێر بکات و ئەم خەڵکەش لەم زەقە دەربێنێ هەم لەبارەی موچەوە قسەی خۆی نەتوان بێکۆکو بن و سەرۆکیەتی ئەزای چۆنە خۆی کێشەکە لەوایە ئێستا بافڵ تاڵەبانی لێرە بەڕێز بافڵ تاڵەبانی وەک حکوومەت تەسەڕوفەکە لەولاش بەڕێز مەسعود بارزانی وەک حکوومەت تەسەڕوفەکە یعنی حیزب لەگەڵ حکوومەتە ئاوەتە یەکتر بوون ئەمە خەتەرەکەیە تۆ پێویستە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرنامەکانی خۆی بدا بە پەرلەمانتارەکانی لە ناو پەرلەمانە پیادەی بەرنامەکانی خۆی بکەن و بەرنامەکانی خۆی لە ڕێگای ئەندامەکانی لە حکوومەتەوە پیادەی بکەن نەک بێی تۆ لە ناو هەرێمی سەرۆکی حیزبێبی ئەمریکی حکومی دەرکی باشە و پەرلەمان ئێستا پەرلەمان دویمان کۆبەوە وتیان ڕێژەیە یاسایی تاون نەبووە ئێستا نازانێکی کۆبوونەوە دەکرێت نەخسە هەیە لەسەر موچە دۆخی پەرلەمان لەم خۆرە چۆن دەبێت هەڵۆشانەوەی پەرلەمان خەتەری ئەگەر لە بەپەلە کۆبوونەوەی نەکەن سەرۆک و جێگر و سەرۆک و جێگرەکەی و بڕیاردەرەکە پێمە جێگیری یەکەم و دۆمەیزە ئەگەر ئەوانە هەڵ نەبژێرن لە ناو حیزبەکانە و لە ناو ئەوان معارەزەکانە و لە ناو ئەندا پەرلەمانەکانیشە ئەندا پەرلەمانەکان احتیمال ئەوە نەکەن چونکە تۆزێ بەژەوەندی خۆیانتە بەڵام لە ناو خەڵکی ئاسایی ئەوانەی کەوا زیاتر بە دووەدا چوونەکەن ئەوانەی زۆر دڵسۆزی میلەتن لەوانەیە لە محکەمەی ئەوە ئەمڕۆ دوو وەزارەتی هەڵۆشانەوە داوای کردو سکاڵایەک قەرای لەسەر داوە قەرای لەسەر داوە وەزارەتی ئەوقاف و وەزارەتی شەیدان بکرێ بەدەستە بە هەمان شێوە بە بۆچوونی من لەوانەیە
پەرلەمانی کوردستانی جارێکە وەڵبژاردنە بە باڵتر حساب کات و جارێکە دۆخی پەرلەمان چۆن دەبینێن جارە چووکە کاتی ژمەر نەماوە خۆی پەرلەمان هەر وەکو پێم وتی لە هینەوە کاک حەکیم لەبەرەوەی پەرلەمان کەسە یەکامەکانی حیزبەکانی تیانە پەرلەمانەکە ئەم جارش لاوازە بێ بە بۆچووی من ئەم جارش پەرلەمان لاوازە بێ هیوادارم وان نەبێ هیوادام پەرلەمانێ بێ بتوانێت لێپیچنەوە لە حکوومەتکە ئەم جارە بۆ نمونەش بێ لە ساڵی 1992 تا ساڵی 2023 نەیانتوانی وەزیرێک لە کار بکەن بەڵکو ئەم جارە بتوانێت محاسبەی سەرۆکوەتی ئەنجومەنی وەزیران و وەزیریش لە کار بخات و محاسب وەزیرەکەنش بەڵێ سوپاس دەکەین کاک عومەر زۆر سوپاس سپاسیان بەدەبوون دەکەین مادووان کردی زۆر سپاس بۆ بینرایان بڕێ سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ